کەروێشکە کێویەکەی حەماس ناکەوێتە تەڵەی مۆسادەوە. بڵاوکردنەوەی هەواڵی کوژرانی بەشێکە لە پلانی هەواڵگری بۆ دۆزینەوەی شوێنەکەی. لەناو گەرمەی شەڕی غەزە و لوبنان و ئیسرائیل شەوی ڕابردوو هەواڵی کوژرانی یەحیا سینوار بەرپرسی مەکتەبی سیاسی حەماس بە ناڕاستەوخۆ بڵاوکرایەوە. بڵاوکردنەوەی هەواڵەکە لەلایەن میدیاکانی ئیسرائیلەوە بە جۆرێک نادڵنیاییەوە بڵاوکرایەوە کە گومانیان هەیە یەحیا سینوار لە بردومانێکدا کوژرا بێت. زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە یەحیا سینوار هێشتا خۆی لە چاوی دەستگای مۆسادی ئیسرائیلی شاردۆتەوە. دەستگا هەواڵگریەکەی ئیسرائیلیش چاوێکی کردووە بە هەزار چاو و دەیەوێت شوێن پێی هەڵکرێت. بەشێکی میدیاکان سینواریان بە کەروێشکێکی کێوی ناوبردووە کە یاخی بووە و خۆی دەرباز کردووە لە تۆڕە فراوانە چاو دێریەکەی ئیسرائیل. شارەزایەکی هەواڵگری دەڵێت بڵاوکردنەوەی هەواڵی کوژرانی بەبێ پشتڕاستکردنەوە پلانێکی هەواڵگریە بۆ دۆزینەوەی شوێنی یەحیا سینوار، چونکە ئیسرائیل دەزانێت دوای بڵاوکردنەوەی هەواڵی پرۆپاگەندا فەڵەستینیەکان ڕەتی دەکەنەوە و چاوی لەوەیە سینوار لە شوێنی تایبەتی خۆیەوە پەیوەندی بکات و شوێنەکەی بدۆزرێتەوە. سەرۆکە نوێیەکەی مەکتەبی سیاسی حەماس با سەرکردەیەکی مەیدانی و سەربازی ناسراوە. دەوترێت هێشتا لەناو غەزەدایە و ئیسرائیلیش هەموو هەوڵێکی بۆ کوشتنی خستۆتە گەڕ. بەڵام ئەوەی دۆزینەوەی قورس کردووە نەبوونی زانیاریە لەسەر شوێنەکەی. هێشتا نازانرێت لەناو غەزەیە یان نا. دەوترێت ئامێری پەیوەندیکردن بەکار ناهێنێت و پەیامەکانی لا ڕێگەی چەند کەسێکەوە بە کۆت دەگەیەنێت بە حەماس. ئەمە شوای کردووە هێشتا سینوار نەبێت بەداوی مۆسادەوە. بەڵام توانە بەهێزەکەی هەواڵگری ئیسرائیل بە جۆرێکە سەدان تۆڕی دیکەیان بۆ ناوەتەوە و دەیەوێت سەرکردە یاخیەکەی حەماس بە زیندوی بێت یان مردووی ڕاو بکات.